دیارە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لە ناوەندی ڕەهەن مەراسیمێکی گەورە بۆ بڵاوکردنەوەی یەکێک لە ڕۆمانە هەرە تایبەت و جوانەکان کە لەلایەن نووسەر بەختیار عەلیەوە کە بێگومانێکێکە لە ڕۆمان نووسە هەرە دیارەکانی ئێستا لە نێو دنیای ئەدەبیاتی کوردیە و ڕۆمانەکە لەژێر ناونیشانی بەندەرفەیلیایە دیارە بە ئامادەبوونی خوێنەرێکی زۆر و کۆمەڵەیەک لە ڕۆشنبیران و ئەدیبان و تەنانەت کەسانی سیاسیش لە نێو مەراسیمەکە ئامادەبوون. ئەم ئێوارەیە من لەگەڵ بەشێک لە هاوکارانم راپۆرتێکمان ئامادە کرد لە نێو ئەم مەراسیمەکەەوە پێکەوە بینەرێ بن و دواتر ئەگەڕێمەوە لاتان فەرموون. ئەمڕۆ لە مەراسیمێکی شایستەیە دوو لە کتێبە هەرە جوان و هەروەها قەڵەمە تایبەتەکانی نێو دنیای ئەدەبیاتی کوردی نووسەر بەختیار عەلی بڵاوە بێتەوە کارێک لە کتێبەکانی مناڵەکانی ساتۆرن و هەروەها ڕۆمانی بەندەرفەیلیە کە لە مەراسیمێکی شایستەیە بێگومان هەردوو کتێبەکە بە ئامادەبوونی بەختیار عەلی خۆی بڵاوە کرێتەوە و مەراسیمی لەم شەوەیە بێگومان گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە هەم بۆ نووسەران و هەم بۆ خوێنەران و بۆ کەسانەی کە بە تایبەتیش عاشقی یەک بە یەکگوشەکانی نووسەر بەختیار عەلین. یەکێک لە ڕێکخەرانی ئەم مەراسیمە کە بەڕێز ئارامستیقا و هەروەها بەڕێزیشیان بەڕێوەبەری ناوەندی ڕاندن کە هەستاون بە ئەنجام گەیاندنی بڵاوکردنەوەی کتێبەکە کە نووسەریش بە خۆشحاڵیەوە لێرا بێت. کاگەرامستیقم لەگەڵە بێت بۆ گفتوگۆکردن لەسەر تای مەراسیمەکە. کاگەرام سڵاو لێبێم کاتت باش بێت. هەموو کاتێتان باش. سپاس بۆ تۆ. هەمیشە کار و تایبەتەکان لە ڕەهەندەوە بینین و ئەرکوماندبوونەکانی تۆش بەرزدەنرخێنین هەمیشە سەرکەوتوی ماندوو نەبی. پێم خۆشە باسێک لە مەراسیمەکە بکەین و چۆن بیرتانەوە کردەوە کە دوو لە کتێبە هەرە تایبەتەکان و بە تایبەتیش ڕۆمانی بەندەرفەیلی کە خوێنەر زۆر بە تامزرەوە چاوە. ڕاستەکەی کاک بەختیار دوای ڕۆمانی دەریاس و لاشەکانی هیچ مەراسیمێکی لە هەرێمی کوردستان نەکردووە، بەڵکو لە چەند ساڵی ڕابردووە تەنها لە وڵاتی ئەڵمانیا و لە چەند شارێکی تر لە وڵاتانی ئەوروپا مەراسیمی کردووە. ئێمە پێمان باش و بۆ نوێترین ڕۆمانی کە بە ناوی بەندەرفەیلی بڵاوکرێتەوە لێرە مەراسیمێکی شایستەی بۆ بکەین. هاوکاتێک تر لە کتێبە فکریەکانی کتێبە نوێەکانی بە ناوی منداڵەکانی ساتۆرن لەگەڵ هەمان ڕۆمانە بڵاوکرێتەوە. ڕۆمانی بەندەرفەیلی ڕۆمانێکە سەبارەت بە فاشیزمی عەرەبی و فاشیزمی بەعس. چیرۆکی منداڵێکی تەنیا، منداڵێک کە لە سجن لە شاری بەغدا لە دایکە بێ لەوێەوە گەورە بێگەشەکە لە ناو سیستمی بەعسا تا 2003 ئەم مناڵە هەر لە ناو زیندانە ئابێ. چیرۆکی ڕۆمانەکە چیرۆکێکی زۆر سەرنجڕاکێشە و تایبەتە بە کوردێکی فەیلی کە بەعس هەمویانی نەفی کرد، هەمویانی سڕیەوە لە عێراقا. ئێمە بە خۆشحاڵی ئەمڕۆ ئەم مەراسیمە شایستەیەمان بۆ ڕێخستووە بۆی کە پەیوەندیەک دروستکەین لە نێوان خوێنەران و نووسەرانە و گەیشتنی کاک بەختیاری بە خوێنەرەکانی دیسان لێرە دەبێتە کەرنەڤاڵێکی ڕەنگاوڕەنگ. ئەمە تا چەند گرنگە بۆ ئێوە بۆ ناوەندەکەەوە بۆ یەکێک لە کەڵە نووسەرەکانی کورتکاویش نووسەر بەختیار عەلیەکە ڕاستە و خۆبەر بەشێک لەو خوێنەرانەکە و بە خۆشحاڵەوە من ئەوەشی تێبینم زۆرینەی خوێنەرەکان لێرە گەنجن. ڕاستەکەی لەم سەردەمەیە کە سەردەمی شاشەیە و سەردەمیەوەیە کە خەڵک لە کتێب دوورەکەوێتەوە مەراسیمێکی لەم شێوەیە نزیکمانەکاتەوە لە کتێب، ئاشنامانەکاتەوە بە کتێب، دیسان بیرمانەخاتەوە کە کتێب لە ژیانە شتێکی گرنگە. بۆیە وەسازدانی مەراسیمی لەم جۆرەش بۆ نووسەرێکی گەورەی وەکو بەختیار عەلی کێشەکە لە داهێنەرە گرنگەکانی دنیای ئێمە دیسان خۆی جۆرێک لە جۆرەکانە کە ئێمە گرنگی بین بە نووسەرە مەزنەکانمان داهێنانەکانیان بەرز بنرخێنین کە ئەمە بەڕاستی ئەرکی هەموو ناوەندێکی ڕۆشنبیریە و ئێمەش کە لە شارێکان پێڵین پایتەختی ڕۆشنبیری ئەبێ بەردەوام ئەم ناوەی کە هەمانە بەکار و چالاکی ڕۆشنبیری و کولتوری باشتری بکەین و بەرەو پێشەوەی بەرین. تا چەند وەکو نووسەرێک وەکو خوێنەرێکی زۆر باشیش بە بینەرەکانی ئێماڵیت کە ڕۆمانی بەندەرفەیلی بخوێنەوە؟
ڕاستەکەی ڕۆمانی بەندەرفەیلی لەو ڕۆمانانەیە هەر کە دەست کرد بە خوێندنەوەی ناتوانانی وازی لەبێنی. من ڕۆژێک لە ماڵە خۆم سجن کرد هەتا تەواوم کرد، ینی ڕۆمانەکە ئەمەنە تایبەتە چیرۆکی بەندەر وا لەگەڵ خۆیان ئەدبات، ینی ئەو هەموو بەرزیونیزمی کە لە ناو سجنا تووشی ئەبێ یەکەم جار چۆن لە سێدارەدانە بینێ مناڵێکی پشکۆلە چۆن ئەیبەن بۆ ژووری لە سێدارەدان، دواتر چۆن ژیانی کەوتۆتە ناو ئەوێەوە، یعنی وای لێ هاتوو من ئەو ڕۆژە هەر نەهاتمە دەرەوە تا ڕۆمانەکەم تاو نەکرد. من لێرەوە پێشنیارێکم بۆ هەموو ئەو کەسانی کە خوێنەری ڕۆمانن بیخوێننەوە لە بەروی هەم بە چیرۆکی بەندەر ئاشنابن، هەم بە جۆرێک لە تێگەیشتن لە فاشیزمی بەعس کە بەداخەوەنەوەی ئێستا کەمتر فاشیزمی بەعس ئەناسێت و ئێمە هەندێک بیرمان شۆتەوە کە بەعس چی کردوە لە باو پیرانی ئێمە بووی لە ڕێ ئەم ڕۆمانەوە دوو هەدەفی زۆر گەورە پێچێت. لە ڕۆمانەکە توانین ئاشنابین بە بەشێک لەو مێژووی کە هەبووە و بەشێک لەو بابەتانێک وەک خۆت ئاماژەت پێکرد کە بۆ نەوەی ئێستا گرنگن زانیاریان لەسەری هەبوو. بەڵێ کاک بەتار لە ڕۆمانی پێش ئەمەیە لە ڕێی داگیرکردنی تاریکیەوە باز لە فاشیزمی تورکی و قەدەغەکردنی زمانی کوردیەکە، لەمەیە باز لە فاشیزمی عەرەبیەکە و ئەو فاشیزمەی کە نەوەی نوێ هیچی لێ نازانێ ئەو چی کردووە لە وڵاتەکەمان چۆن ئەنفال ڕوویاوە، چۆن فەیلیەکان وڵات بەدەر کراون هەمویان ڕەوانی ئێران کراون بە بیانوی کە ئەمانە شیعان و سەر بە ئێرانن، ینی لەم ڕۆمانەوە پۆینتی زۆر جوانی تایە لەوەی کە ئێمە دیسان بە مێژوو ئاشنابینەوە، بە مێژووی وڵاتەکەمان ئاشنابینەوە، بە مێژووی ئەو زوڵم و زۆرانە ئاشنابینەوە کە لەگەلەکەمان کراوە. سپاس بۆ بەڕێز ئارامستێق نووسەر و هەروە ڕێخەری ئەم مەراسیمە تایبەتەش. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس کە گرنگجێدەن بە کتێب و کولتور. زۆر سپاس بۆ ئامادەبووتان لێرە، زۆر خۆشحاڵم بەبینینتان، زۆر خۆشحاڵم ئەم شێوەیە بەم گەرم و گوڕێ بۆ ئەدەبیات. ڕاستی ئەدەبیات لە وڵاتی ئێمە خۆتان نەزانن شتێکی زۆر پەراوێزیە، ئەوەی لە جێگایکی وایە لێگە بینین و ئەدەبیات کۆمانەکاتەوە. لای من بۆنەیەکی زۆر گەورە و زۆر گرنگە، بۆنەیەکی شخصی نییە، بەڵکو بۆنەیەکە زیاتر گەورەی ئەدەبیات و گرنگی ئەدەبیات هەموو کۆمەلگاکان دەکات. آخر ڕۆمانی من بەندەرفەیلی ڕۆمانێکە لە دەرباری منداڵی سەردەمێکی تاریکە، مناڵی سەردەمی دەوڵەتی سناکی بەعسە. بێگومان ئاماژەیەکی گشتی مناڵی لە ژێر سای هەموو سیستمیشی دیکتاتۆریە، لە ژێر سای هەموو سیستمێکە کە لەسەر ستەم و زۆڵم و چەسانەوەی مرۆڤ بنبێت. ڕۆمانێکە تەنیا لەسەر ڕۆمانێکی سیاسی نییە، ئەوەندەی ڕۆمانێکە دەربارەی پەیوەندی منداڵی و مەرگ، منداڵ چۆن تەعامل لەگەڵ مەرگەکە. لە زۆربەی ڕۆمانەکانی بنە کەم مناڵ ئامادە بوو، مناڵی تا ئەندازەیەکی زۆر بەڵێ ساحەیەکی فەرامۆشکراو بۆ لە ئەدەبیاتی منە. هەست حەزم کرد لەم ڕۆمانە بگەڕێنەوە بەرەو پەیوەندی نێوان منداڵی و دەسەڵات، منداڵی و دیکتاتۆریەت، منداڵی و مردن، و ئەمە جەوهەری ڕاستەقینەی ئەم کتێبەیە. ئەمە جگەلەوەی کە ئاوەڕانەوەی زۆر بچووکە لە بەشێکی دیاریکراوی گروپێکی دیاریکراوی ئێمەی کورد لە سەردەمێکی زۆر دیاریکراوە. لێرە ڕۆمانەکە بەگشتی ڕۆمانێکە دەربارەی زیندان، دەربارەی پەیوەند تێگەشتی مرۆڤ لە ئازادی و ئەو هێزانی کەوا لە کە کارەکەن لەسەر مناڵێکی بچکۆلە و هەوڵیان فۆرمێکی دیاریکراوی بەیە، شێوەیەکی دیاریکراوی بەیە، بیکەن بە کارکتێریشی دیاریکراوە. ئایا دەسەڵات دەتوانێت آخر جارە لە بەندەرفەیلی ئەو شتە دروست بکاتە ئەوێت یاخود ناتوانێت؟ ئەوە پرسیاری سەرەکی ڕۆمانەکە. ئایا مرۆڤ لە ژێر سایی دیکتاتۆریەتە هیچ مەساحەیەکی هەیە، هیچ ڕێگایەکی هەیە بەرەو دەربازبوون؟ ئەتوانین وا بکەین سیستەم ئینسانیەتمان لێ نەسەنێتەوانێ؟ ئەمە جەوهەری ڕۆمانەکەیە. زۆر سپاس بۆ ئێوە. کتێبی دوو هەمیشە مناڵەکانی ساتۆرە ڕاستەکەی کۆمپیوتاری کۆکراوەیە، زنجیرەی کۆکردنەوەی سەرجەم بەرهەمەکان بە ڕاستەکەی ئەم زنجیرەی دەمێ ساڵە نزیکی 10 ساڵە زیاترە من دەستم پێ کرد و هەڵام زۆر بە هێواشی چونچە بەرهەمەکان زۆرن دووەم کۆکردنەوەیان زەحمەتە. لێرەشە هەند کۆمەڵێک گوتارم کۆ کردەوە، کۆمەڵێک کە
کورتە وتارن بەڵام هەرێکیان لەسەر بابەتێکی جیاوازە و هەرێکیان لەسەر ناونیشانی سەرشی کتێبەکەشن لە وتارێکەوە وەرگرتۆکە لە ناوی هاتووە ساپۆرنی چکە لە خوداگرچیەکان کە پێشبینیەک پێڵێ تۆ یەکێک لە مناڵەکانی خۆت لە تەخت و دادەگرێت لە نێو دەبە دەسڵات لێسەرەوە لەبەرەوە هەموو مناڵەکان ئەخوات تابلۆکی زۆر بەناوبانگی گویا هەیە هەر ناوی ساتۆرن مناڵەکانی ئەخواتەوە تابلۆکی لێرە باس لە پەیوەندی نەوەکان و دەسەڵاتن ئەەکەم لەو بەتایبەت لە وتارە بەڵام وتارەکان بە گشتی جۆرە و جۆرن وتاریتیا لەسەر تێگەیشتن لەسەر لە ئەخلاق وتاریتیا لە دەربارەی ناکۆتا و تێگەشتنی ئینسانی ئێمە لە ناکۆتا بۆ کۆمەڵی وتاری شتەیە کە وتاری سیاسین لە خۆناغی دیاریکراوە دەربارەی ڕوودا سیاسەکانی کوردستان و دەربارەی چەمچی ئازادی و چەمچی ڕۆژنامەخێری و چەمچی چۆنەتی پەڕاندنی ئەو کێشە و گەوراندی گەورەی کێتە بەردەمانە دەربارەی مقەدەس دەربارەی دین دەربارەی کێشە کۆمەڵایەتەکانی تر کۆمەڵە وتاری هەمە چەشتە و هیوادارم سوودی ئەبێ خوێنەران زۆر سپاس بەریوان سلااو لێ بم کاتە سلااو دەرمخانە هەموو کاتێکی باش بە خێراتن زۆر سپاس بۆ تۆ ئەوەی کە لە پشتەوە ئەیبینین بەشێکی زۆر لە بە بڵێن خوێنەرانی کتێب و بەرهەمەکانی نووسەر بەختیار عەلین ئەم کۆڕ و کۆبوونەوانە ئەم بەریەکەوتنی نووسەر لەگەڵ بەشێک لە خوێنەرانی گەنج بە تایبەتی کە ئێستا زۆر کات ئەواڵن کە خوێنەر زۆر کەم بۆ تۆ بڵام ئەوەی کە ئێمەی بینین ئەمڕۆ لە نێوناوەندی ڕەهەندە پێچەوانی ئەو قسانەیە زۆر ڕاستەوە ئەوە حقیقەتە نیشانە کە لای ئێمە هێشتا گەنج ئەکتیڤترین گروپە دەستێ لە کۆمەلگامەوە چالاکەوە خوێنێتەوە سەرڕای هەموو بێ هیوایەکان سەرڕای هەموو و قەیران و کێشانی کە هەیە و بێگومان ئەم جەشنش من ناوێنم جەشنێک مەراسیمێکی شادی خۆش تەنها بەدەست هێنانی کتێب نییە کە گرنگتری سەرچاوەیە بەڵکو دیدار و گفتوگویەک لەگەڵ نووسەرێکە کە دیارترین نووسەری کوردەوە جیهانیترین نووسەری کوردەوە بۆ هەمومان خۆشەویستترین و مەحبوبترینەوە زۆر گرنگە گەرچی چەند ساڵ جارێکیش بێت خۆکە خۆزگە هەموو ساڵێکە بووە هەموو ساڵێک چەند جارێک ئەبوو لەبەرەوەی نووسەرێکی پڕبەرهێنەرە پڕبەرهەمەوە داهێنانی زۆرە بەڵام لەبەر دووری و ژیان لە دەرەوەی وڵاتەوە کەم ئەتوانێت بێ وەک چۆن لە ئەڵمانیا مانگانە بەرنامەی هەیە لە نەمسا و لە سوئیسرا و لە ئەمریکا و لە وڵاتانی ئەوروپا بەردەوام لە کۆڕ و کۆبوونەوە زۆر گرنگ بوو لە کوردستانیش و تا لە وڵاتانی دراوسی بوون منەوەک ئێرانیش یان لە شارەکەی خۆیاکە زێدێتی سلێمانی بتوانێت هەر ساڵێک بۆ لەگەڵ هەر بەرهەمێکیونەیدا مەراسیمی واژۆکردن و گفتوگۆ دیالۆجی هەبێ لەگەڵ خوێنەرێکەوە ئەمە زۆر زۆر پێویستە لەبەر ئەوەی لە چەند ڕەهەندەوە گرنگە لەوەی کە خوێنەرەکانی ئەوە خوێنەر بە شێوەیەکی گشتی ڕێفرێشە بێتەوە جارێکی تر بەرکەوتنی ئەبێ لەگەڵ نووسەرەکەی و دیداری ئەبێ و هەتا دیداریشان لەگەڵ خۆیان ئەبێ ئەوەی کە لێرە بینین ئەو قەرەباڵخێ زۆر ئازیز و خۆشەویستە بینین نووسەر و هونەرمەند وەرجێڕ لە بوارە جیاوازەکانە لە کایی جیاوە کە زۆر بەکەمی ئەتوانین بەو چەشنە بیان بینین تەنها لە ڕووداوێکی وایە ئەم بینین و جارێکی تر کتێب کۆمانەکاتەوە گفتوگۆ ئەکەین لەسەر کتێبەکان و لەسەر بەتایبەت نووس بەرهەمەکانی کاک بەختیار و ئەمە جۆرێک پەیمان بەستنەوەیە جارێکی تر لەگەڵ کللتورە و ئەو لەحزە شادانەشە کە میدیای وەک ئێوەش بۆ نمونە کە حوزورێکی ئەکتیڤیە بەرنامەکەتان لە خزمەتکردن بە کللتورە و لە ناو فەزایە کەشێکی میدیایە کە زۆربەی میدیاکان و بەشی هەرە زۆری کاتژمێریەکانی کارکردنیان سیاست زەدە و بەشتی دوور لە کللتورەوەیە بوونی بەرنامەی کەوە بوو حوزور لە دۆخێکی وایە کە جارێکی تر ئەو میدیان هەبوو خەمیان کللتوریان هەبێ حوزور
پەیداکەن ئامادەبوونیانە بێەوە دیالۆگەکەن لەگەڵ خۆشەویستانی کتێب بووە بەتایبەت خۆشەویستانی بەرهەمەکانی کاک بەختیارە زۆر گرنگە ئەوەی کە تۆ لێرە ئەتوانی کەسانێکی جیا لە تەمەنی جیا لە ڕەگەزی جیاوە بەتایبەت لە ناو گەنجانە لە کچ و کوڕ بیان دوێنیوە هەستی خۆیان بەرامبەر بە ئەم نووسەرە و بەرهەمەکانی وەسەر لە نوێ جارێکی تر دیدار و پەیمانیۆکردنەوە لەگەڵ ئەندێشەی ئینسانێکە کە جیهانی ترین نووسری ئێمە زۆر گرنگەوە مای شادی و خۆشحاڵێکی زۆرە بۆ ئێمە وەکو نووسەرێک و وەکو وەرگێڕێک چی لە چای بەشێک لەو گەنجانەیە ئەبینیت کە ئێستا هاتوون بەڕێز وەستاون ماوەی چەند کاتژمێرێکە بۆ ئەوەی کە تەنانەت واژوویەک لەسەر نوێترین بەرهەمی یاخو بڵێم ڕۆمانی بەختیار عەلی وەربگرن. زۆر جوانە پرسیارێک زۆر جوان ڕاستێک شادیەک من تەنها توان بە شادی قۆناغی مناڵیمان کە لە جژنەکانە لە جژنی نەورۆزا لە جژنەکەیترا بەریەکەوتنیەکی شادومانیکی زۆر بێنیهایەت لە چاوی هەمومان ڕابیرا لەو تەمەنی مناڵە ئێستا هەتا ئەوە بە ساڵات شوترین کەسەکانیش کە ئەبینی هەمان شادی هەمان خەماست هەمان گەرمیان هەیەەوە ئەمە مای دڵخۆشێکی زۆرە بۆ ئێمە کە نەتەوەیەکی ئێستەم لێکراو یا لێدراو یا هەمیشە خاوەنی مافی چارەنووسی خۆت نبوون داهێنان لە بوارێکە نووسین لە بوارێکە واکە من ئەم جۆرە کەشم لە تاراندیوە بۆ دیارترین نووسەرەکانی وڵاتیا خودت بۆ بەرهەمەکانی کە واشۆم کردوە بە فارسی خەڵکێکی زۆر هاتووە ڕەنگە بە زۆری ئێستا ئەمە نەبوو بێ بەڵام خەڵکێک لە دەرەوەی وڵات لە شاری جیا خەڵکم دیوە بە خۆشەویستێکی زۆرە هاتووە بۆ کڕینی کتێبەکانی و واژۆکردنی وەرگرتنی کتێبەکانی زۆر گرنگ بووەوە زۆر پێم خۆشە لە ئێستا جارێکی تر ئەمە ئەبینمەوە ئەو یەکگرتنەوەیە ئەو بە یەکگەیشتنەوەە زۆر گرنگە پێم وایە پێم خۆشەکە لە شاری یەک دو شاری تیش گرنگە دووبارە بێتەوە لە ڕۆژەکانی تا دیارە سبێنیش لێرە هەمان شێوە 3 تا 7 هەیە بەڵام لە هەڵەبجۆ لە شاری تریش ئەبێەوە هیوادارم کاک بەختیار هەر لە ئەم ساڵیشا بۆی بکریا خۆت لە ساڵی داهاتووشە بە هەمان شێوە بۆ بەرهەمی تازەی بتوانێت مەراسیمی واژۆگرتن کرەوە دیداری ڕاستەوخۆی لەگەڵ خۆشەویستانی ئەم پرسیارانم تایبەت بۆ خۆتە بەندەرفێلی بڵاو بووە کەی ئەم کتێبە بە زمانی فارسی بڵاو بێتەوە و ئایا لە هیچ شارێک لە شارەکانی ئێران مەراسیمێکی لەم جۆری بۆ ئەکرێت یاخودنا ئەگەر ڕابقابە و چاودێری و سانسۆری ئێرانە باید تاخیر بووە پێش کوردێکەشی بڵاو بوویەوە یان هاوکات لەگەڵ ئێستا هەلە ئێرانە بڵاو بوو بەڵام بەرنمەیەکمان داناوە لە پاییزدا سەرەتای پاییزدا لە ئێرانە بڵاو بێت و لایەن نەشری سالسەوە کە ناشری تەخەسوسی بەرهەمەکانێتی و دیارە لە تارانچەند بەرنمەیەکمان ئەبێت و لە چەند شارێکی تری ئێرانیش ئەو بژدەیە لە ئێسەوە لێرەوە بۆ یەکەم جار بە خوێنەران و خۆشەویستانی و نووسەرە درێ لە وڵاتی ئێراندا. نووسەر بەختیار عەلیە بەنیازن کە سەردانی وڵاتی ئێران کەن و لەوێش مەراسیمێکی گەورە بۆ بڵین وەرگێڕانی ئەم کتێبە بۆ سەر زمانی فارسی بوو. بەڵێەوە ئارەزوویەکی چەندین ساڵی خوێنەرانی ئێران بوو کە من لە کۆنتاکتێکی نزیکم لەگەڵانەوە زیاتر لە 100 کۆڕ مەراسیمی واژۆکردن لەو ساڵانەیە لە تاران و شیاز و ئیسفان و شارەکانی تری ئێران هەم بوو و هەمیشە پرسیاری بەردەوام و دووبارە و چەند باریانەوە بۆ لە من کەی ئەم نووسەرە مەحبوبەی ئێمە دێت لە نزیکەوە بیبینین و واژۆ لە وەرگرین و دیداری ڕاستەخۆ گفتوگۆمان لەگەڵی هەبێ و بزانم ئەوە بەم زوانە و بە زووی ئەوە ئارەزوۆشیان دێتە دی کە گەیشتنی نووسەرەکەیەوە دیدار و ڕاستە و خۆ گفتوگۆی ڕاستەخۆی لەگەڵ خوێنەرانی لە سەرجەمنەتەوە جیاکان لە ئێراندا. سپاس بۆ بەرێز مەریوان هەڵەبجەی نووسەر و وەرگەر کە بەشێک لە گفتوگۆکانمان لەسەر کتێبی بەندەرفێلی وارووا وەرگێڕانیشی بوو بە سەر زمانی. سپاس بۆ ئێوە ئامادەبوونتان و هاوڕاییتان سپاس.